لە بەرنامەیەکی پەروەردەی تایبەتەوە سڵاو میهرەبانی خوای گەورەتان لەبێت. خۆشحاڵم کە لە بەرنامەیەکی تردا پێتان دەگەمەوە. ئیمڕۆ لە شاری سلەیمانین سەرداری مامۆستایەکی بەڕێزمان کردووە کە بەڕێزیان پسپۆڕی پەروەردەی تایبەتین. بازەوە دەکەین گرفتی سەرنجدان یاخود تەرکیز لای منداڵانی خاوەن پێداویستی تایبەت یاخود ئۆتیزم و دەشکرێ هەمان گرفت لای منداڵانەی کە هیچ گرفتێکی ژیری لە پێگەیشتنیاندا نیە. ئەم گرفتە چۆنە، چ کاتێک هەستی پێ دەکرێت، پەیوەندی بە تەمەنەوە هەیە یاخود دەتوانین گشتان دێن بۆ بکەین کە لە کام ڕەگە زیاندا زۆرە چەندین پرسیاری تر مامۆستا دەکەین. مامۆستا گەشبین محەممەد وایە مامۆستا سڵای خۆی گەورەتان لێبێت مامۆستا گیان. ساڵیۆش مامۆستا گیان. دنیای خۆشحاڵ بووی. من زیاتر خۆشحاڵ مامۆستا گیان. سوپاس بۆ پێدانیم دەرفەت مامۆستا. زۆر سوپاس دەکەم مامۆستا گیان. یاخوا سەلامەت بن. مامۆستا گیان گە باسی سەرنجدان بکەین چۆن پێمانی دەناسێنی؟ ئەتوانین بڵین سەرنجدان بریتیە لە توانای سەرنجدانی عەقڵی بۆ شتێکی بەبەزدار یاخود دیاریکراو. ئەم گرفتە لە سەرەتای تەمەنی مناڵی دەست پێکە، لە قۆناغی مناڵیە، لە پێش قوتابخانە دەست پێکە و ئەتوانین بڵین زیاتر کە مناڵ ئەچێتە قۆناغی قوتابخانە زیاتر هەست بە بوونی ئەم حاڵەتە ئەکەین لەلایەن مناڵە کە کاریگەری هەیە لەسەر توانای کەسی و کۆمەڵایەتی و پیشەیی ئەم مناڵە و هەروەها کاریگەرە بە لایەنی سەرنجدان و زمان و لایەنی کارێکی کۆمەڵایەتی ئەم مناڵە و هەروەها لە هەمووی گرنگتر بیرەوەری مناڵ واتە کاریگەریەکی زۆری هەیە لەسەر میمۆری. زۆر باش مامۆستا دڵی کەواتە سەرنجدان کاریگەری هەیە لەسەر لایەنی زمانەوانی، لایەنی ڕەفتاری، لایەنی زانینی، درکتێکردن کاریگەری لەسەر ئەم هانە، یعنی کەواتە ئەوەی کە تۆ ئاماژەت پێکرد لە پێش قوتابخانە زیاتر هەست پێ دەکرێت. ئەمە بۆ منداڵێکی ئاسایی یاخود بۆ ئەو منداڵانەی کە دەکەونە ناو قاڵی خاوەن پێداویستی تایبەتەوە؟ گرفتی سەرنجدان چ لە مناڵی ئاسایی بێ یاخود لە مناڵێک کە پەروەردەی تایبەت بێ ئەتوانین بە ئاسانی هەستی پێ بکەین، چونکە گرفتێک نییە کە دەرنەکەوێت، دەرئەکەوێت، بەڵام ئەوەی هەیە کە مناڵێک تایبەت بێ لەبەرەوەی چەند گرفتێکی تری هەیە لەگەڵ ئەو حاڵەتی کە هەیەی ئەبێت بزانین کە ئایا ئەم گرفتی سەرنجدانە پەیوەندی بە چ لایەنێکەوە هەیە ئەو کاریگەرە بە چ شتێکی تر. سەرەکی مناڵمان هەیە ئۆتیزمە، مناڵی ئۆتیزم هیچ گرفتی تەرکیزیان نییە، تەنها کێشەی سەرنجدانیان هەیە. هەستی پێیەکەین بەڵام بەکەمی لەبەرەوەی مناڵی ئۆتیزمەکە خۆی گرفتێکی هەیە، چەند گرفتێکی تریە نەکرد گرفتی سەرنجدان، بەڵام مناڵی ئاسایی مامۆستا گرفتی سەرنجدانی نییە گوتمان کەواتە گرفتی سەرنجدانی هەیەی وایە؟ گرفتی سەرنجدانی هەیە بەڵام گرفتی تەرکیزی نییە. زۆر باشە. کەواتە دەتوانین بڵین کام بنەمایانە زۆر سەرەکی و ڕئیسین کە دەبێ هەبێت بۆ ئەوەی سەرنجدانێکی بۆ نمونە بەدیقەتەوە لە منداڵێکدا دروست بکەین؟ ئەتوانین جارێک ئێمە سەرەتا بڵێن گرنگترین شت کە بزانین کە ئەم مناڵە سەرنجدانی نییە پەیوەندی چاوێتی. ئەم مناڵە سیر ئەەکەی قسەی بۆ ئەەکەی قسەی لەگەڵ ئەەکەی، بەڵام ئەوە نابات سیرەکەی تەرکیزی چاوی لای تۆ نییە، سی وروژێنەرەکانی دەوروبەری خۆی ئەەکەی. ئەو ژینگەی کە مناڵەکەی تایە گونجاو نییە بۆ ئەو مناڵە. بۆ ئەگەر گونجاو بێ ئەو مناڵە کاتێک ئێستا تۆ قسە لەگەڵ یەکتریەکەن پەیوەندی چاومان لەگەڵ یەکە پێیوەستە، بەڵام ئەو مناڵانە کاتێک تۆ قسەی بۆ ئەەکەی ئەگەر چی بێ قسەکە بەدڵی بێ یاخود بەدڵی نەبێ چەند چرکێک ئاگای لە تۆیە، دوای چەند چرکێک ئەم مناڵە سەرنجی ئەڕوا بۆ ئەو شتانەی ترکە لە دەوروبەرێتی وروژێنەرەکانە، چەند شتێک لە دەوروبەری هەیە ئەم مناڵە وردە وردە خەیاڵی ئەڕوا بووی، سەرنجی ئەڕوا بووی. زۆر باشە. کەواتە دەکرێت ئێمە ئەگە یەکەم هەنگاو نامان لەگەڵ منداڵێکدا بۆ ئەوەی پەیوەندی چاوی بۆ دروست بکەین دەبێت ئەو ژینگەیە سەلامەت بێ، پارێزراو بێ لە تەواوی وروژێنەرە هەستیەکان جات چاو بێ، وروژێنەری دەنگ بێ، لانەی وروژێنەری بۆنکردن بێ، بۆەوەی ئەنگ بڵێن ئەمە ژینگەکە سەلامەتە ئینجاکانە دەست بکەین بەڵاهێنگکردن. وایە مامۆستا؟ بەڵێ، چونکە مناڵ عادەتەن وەک کەسی گەورە نییە، ئەوان مێشکیان پاکترە و خێراتر تەرکیز و سەرنجیان ئەڕوا بۆ ئەو شتانی کە هەیە. ئێمە خۆمان لەبەرەوەی ڕۆژانە زۆر شت هەیە پیاتی ئەپاڕین و زۆر دەرکردنمان بەشتی تر زیاترە، وەک ئەوان نین بۆ شێوازە سەرنجمان خێرا بڕوات. ئەوان خێراتر سەرنجیان ئەڕوات لەبەرەوە بێ ئاگادار بین ئەو مناڵە لە چ ژینگەیەکە دائەنین و پێویستی بە چییە ئەبێت چی لەگەڵ بکەین. زۆر باشە. مامۆستا جیاوازی میان سەرنجدان تەرکیز چیوە؟ بەڵێ، زۆر عیلەمان هەیە یان زۆر سەنتەر یان زۆر پسپۆڕ هەیە هەتاکو ئێستاش نازانێکە تەرکیز و سەرنج دوو شتی جیاوازن.
زۆریش لێک جیاوازن. سەرنجدان شتێکە و تەرکیز شتێکترە. سەرنج ئەتوانین بڵێن خەیاڵ ڕۆشنی ئەو مناڵێ داڵغی ئەڕوا زۆر بە خێرایی بۆ شتێکی مەبەستدار لە ژینگەکەی خێرا ئەوروژێ ئەڕوات، بەڵام تەرکیزکردن واتە وردبوونەوە و تێڕوانینی کەسەکە بۆ شتێک باشە. تەرکیز وردبوونەوەی کەسەکەیە باشە، بەڵام سەرنجدان پەیوەندی شاوە بەڵێ لەبەرەوەی چەند هەستێک بەکار ئەهێنێ لە هەمان کاتا بیستنە لەگەڵ بینین بۆ نمونە. زۆر باشە کاتەیە مەگەرمانوێ منداڵێک هەڵسەنگاندنێکی بۆ بکەین ئەگە دایک و باوکێک بۆ هیچ شارەزایەکە نەبێت لەم پەروەردی تایبەت بە تایبەتی ئەم گرفتە مامۆستا زۆربەی کات لە قوتابخانە کاتێک منداڵەکەت چێتە پۆلیە مامۆستاکە دەڵێ هەز دەکەم سەرنجی نییە تەرکیزی بڵاوە پۆلەکەم لێ دەشێنێ ژاوە دەنگە دەنگ دروستەکە چۆن ئێمە بۆ نمونە ڕێنمایی خێزان بکەین کە دەبێ چ جۆرە هەڵسەنگاندنێکی سەرەتایی بۆ منداڵێک پێکە بزان ئەم منداڵە گرفتێکی هەیە و پەنا ببن بۆ چارەسەرێکی دروست بووی. بەڵێ سەرەتا باس لە قوتابخانە کرد. زۆربەی کات کە ئەبینی مناڵێک لە قوتابخانە گرفتی هەیە مامۆستاکان و ئەو ئیدارە و هاوڕەکانیشی وە ئەزان کە ئەم مناڵە تەرکیزی نییە یان فرەجوڵێ یان شتێک، بەڵام ئەم مناڵە لەبەرەوەی زۆر خێرا سەرنجی ئەڕوات و نامێنێتەوە لەسەر ئەو بابەتێک کە مامۆستاکە دیاری کردووە. سەرەتاش ئەمە لە مناڵی قۆناغی 1 و 2 ڕوئەیە لەبەرەوەی تازە بۆ ژینگەی ئاشنا بەڵێ لە ژینگەیەکی خێزانی پڕ موحیبەت و بێنیزامەوەیەتە ناو ژینگەیەکی ترکە ڕاستە موحیبەتی تایە مەکتەبیش، بەڵام ئەو موحیبەتە نییە کە لە ماڵەوەری ئەگرێت. هەرچەند ئێستا مامۆستاکانی ئێستا زۆربیان هەم وەک باوکن لەگەڵ تەلەبەکان هەم وەک دایکێکی دڵسۆزن، بەڵام ئەم مناڵە دابڕاوە لە باوشی دایکی هاتو لە ناو ژینگەیەکی ترکە کۆمەڵێک ئیلتزاماتی تایە کاتی بۆ دیاریکراوە، چونکە مناڵ ئەو شتێکە زۆر پێی ئیزعاجە و پێی ناخۆشە دیاریکردنی کاتە بووی. مناڵ ئێوێ بە دڵی خۆی مەسموح بێ ئەو شتێک ئێوێ بیکات. لێرە کە تۆ ئەهێنیت لەسەر تەختێک دایئێنی پێی ئەڵێ تۆ بێ بۆ ماوەی 30 دقە 35 دقەکە 30 دقەش نییە 40 دقیان 35 دقەیەدا ئەنیشێت لەسەر تەختەکەی ئەم مناڵە تااقەتی نامێنێ لەبەرەوە سەرنجی ئەڕوا. زۆربەی کات دیقەتیش ئەو مناڵانی کە سەرنجیان ئەڕوا دایکی ئەڵێ ئەی خۆ ئەوە نیە ئیملاکەی باش بۆ دەریشتووە مامۆستاکە نازانم سەیریشم ناکات مەشغوڵە بەس کە لە پڕبانی ئەەکەم پرسیاری لێکەم وەڵامیش ئەیاتەوە مانای وایە ئەم مناڵە تەرکیزی هیچ کێشەی نییە، هیچ گرفتێکی تەرکیزی نییە، تەنها سەرنجی ئەڕوا کە سەرنجیشی ئەڕوا کاریگەری نەکرۆ سەلایانی معریفی کە بربەس بێ لە بەردەم فێربوونیە. زۆرتەوە مامۆستا کاتێمە دەبێت خێزان تۆزێ بە وریاییەوە مامەڵە لەگەڵ منداڵەکە بۆ دیاریکردنی کێشەکەی بۆ نمونە کێشەکە پێویست کرد کە پەنا بدرێ بۆ کەسێکی پسپۆ ئەگەر نا بۆ نمونە وریاتر جۆرێکی تر مامەڵە لەگەڵ منداڵەکەی بکە تاوەکو ئەم منداڵە گرفتەکانی بەرەو پێش یانی بڵێ قورستر لێ قورستر نەبێ. چ شتێک مامۆستا وا دەکات کە ئێمەی بۆ نمونە ڕاهێنەر لەم بوارەدا وا بکەین کە ینی خەمخۆرێک بین خۆمان پرچەک و پڕزانیاری بکەین هەتاوەکو بۆ نمونە ئەم گرفتە مامۆستا هەزەکەی ناو پەروەردەدا زۆر قوڵە ینی زبوونی زۆرە ینی شتێکە لانەی لە ناو پۆلێکی 25 تەلەبەییدا چەند تەلەبەیەک مام گرفتی هەبێت کە پێشتر تەلەبەما هەبووە هەمان ینی گرفت هەمان ڕێژە لە پۆلێکدا هەمان گرفت بوونی نەبووە کۆ ڕێژە ئێستا ئەو هۆکارانەی کەوا دەکەن کاریگەریان هەبێت لەسەرەوەی کە منداڵ ئێستا سەرنجی پەرد بێ سەرنجی بۆ نمونە تەندروست نەبێ هۆکارەکان چین؟ یەکێک لە سەرەکی ترین هۆکارەکان کە کاریگەری هەیە لەسەرکەمی سەرنج ئەتوانین ئاماژە بکەین بە بوونی شاشە. سیرەکەی ئەم مناڵە لە تەمەنێکی زۆر کەمەوە لە پێش تەمەنی قسەکردنەوە دایکەکەی قسە دەبەر تەلەڤیزۆنیان ئایپاتێکی یاوتە دەستیان مۆبایلەکەی خۆی ئەپرسم بۆچی ئەڵێ وەڵا خۆ مناڵەکەم زۆر ئاقڵە لە بەردەم شاشەکە دانیشتووە سیریەکە هیچیش ناکە هەتاکو ئیشەکان ئەەکەم، بەڵام ئەمە کاریگەریەکەی ئەگە تەسیر نەکاتە سەر قسەکردن تەسیرە کاتە سەر لایەنی کۆمەڵایەتی ئەگەر تەسیر نەکاتە سەر لایەنی کۆمەڵایەتی تەسیر کاتە سەر لایەنی ئەکادیمی لە کاتی قوتابخانەیە بۆیە زۆر کاتە هەستی پێکەین کەواتە شاشە بە هەموو شێوەیەک کاریگەریەکی زۆر خراپدا ئەنێ لەسەر سەرنجدانی مناڵ کە ئەبێتە هۆی ئەوەی کە یادگەی مناڵ لاواز بێت. زۆر باشە جگە لە شاشە مامۆستا ئێمە زۆربەی ینی لە بەرنامەکانی پێشتر بەرنامەی پەروەردەی تایبەتدا بەرنامەم کردووە کە جگە بۆ نمونە لە شاشە خەوی تەندروست و
خۆراکی تەندروستیش کاریگەریکی زۆریان هەیە لەسەرەوەی کە منداڵەکە لە ڕووی زیهنی و بیرکردن و پێگەیشتن و منداڵێکی سەلامەت بێ. کەواتە ئێوە وەکو بۆ نمونە ڕاهێنەر هەمیشە واتان کردووە کە ڕێنمایی زۆر سادە و ڕوون بدرێ بە خێزانەکان کە خەوێکی تەندروست خۆراکی تەندروست چەند کاریگەری هەیە؟ بێگومان خواردنی تەندروست و ژینگەی تەندروست کاڵی ژینگەی تەندروست مەبەست لە خواردنەکە نیە بەتەنیا زۆر کات ئەبینی لەناو ئەم عایلەی کە ئەم مناڵی تیا زۆر گیر و گرفت و کێشە هەیە کە ئەم مناڵە بەردەوام ڕۆژەکە کە لە مەکتەب ئەڕواتەوە سیرەکەی ئەمنە کێشەیان هەیە لە ماڵەوە بەردەوام سەرنجی لای ئەوەیە کە چی ڕوئەیە کە هێتە قوتابخانەش سەرنجی لای مامۆستاکەی نییە ڕاستە لە پۆلەکە وجودی دانیشتۆ زۆر بەعاقڵی بەڵام سیرەکەی کە مامۆستاکە بانگی ئەکات نازانێ مامۆستاکە وتوێتی چی بۆ لەبری تەرکیزی ببورن سەرنجی لای ئەوەیە کە لە ماڵەوە بڕواتەوە ئەمڕۆ هەمان گرفت هەبێیان دایکی چی وت بە باوکی چی وت بە دایکی خوشکەکەی چۆن مامەڵی لەگەڵ ئەم کرد کەواتە ئەمە واکات لایەنی سەرنجدانی ئەم مناڵە لاواز بێت لە ڕووی قوتابخانەوە. زۆر باشە. چ شتێک مامۆستا ئاماژەمە پێ بکە یاخۆی لەوەی کە و ئەزمموی کارکردنی کە هەتانە ینی بۆ منە چ شتێک زۆر زەقا بە تایبەتی کە باسمان کرد حەز دەکەم حاڵەتە زۆرە مامۆستا چەندە لە منداڵێکی بۆ نمونە ئۆتیزم یاخو منداڵێکی سندرۆم داون یاخو ADHD و حاڵەتانەی کە ناو منداڵانی خاوەنپێداوی تایبەتن لەوانەیە شتێکی ئاسایی بێت چکەمەش جۆرێکە لە پێنەگەیشتن بەڵام تەماشاکەی منداڵێک لە ڕووی پێگەیشتنەوە لەگەڵ هاوتەمەنی خۆی هیچ فەرقێکی نییە بەڵام ئەم گرفتی زۆر بەزەقی تێدا دەبێنرێ اینجا گرفتەکەی تۆ تەماشاکەی ژینگەی بۆ دەسازێنی دەوروبەری بۆ ڕێک دەخی دیسان بە هەمان شێوە ئەم منداڵانی شتێک نییە کە هەستکەی خۆی کۆنتڕۆل بکە یاخو بەرەو پێش بچێت. وەکو ئەگەر بینە سەر ئەوەی کە بڵین چ شتێک ئەبێتە هۆکار بۆ ئەمە یان هۆکاری دەرونی وەکەوەی کە باسمان کرد ئەم مناڵە لەو ژینگەی کە تایەتی هۆکاری ژینگەی و دەرونیمانەیە ژینگەکە کاریگەری کرد سەر دەرونی مناڵەکە دەرونی زۆر ماندووە کاریگەر بوو بۆی کە سەرنجی پەرت بێ ئەمە یەکێکە لەو گرفتانە. سپاس مامۆستا. دوای ناوبڕێک و کەم و دێنەولاتە. دوای ناوبڕەکە سڵاوی خی گەورەتان لەبێت مامۆستا ئەگەر منداڵێک ئەم گرفتەی هەبێ و لە کاتی خۆیدا خێزان بەرەو چارە سەرکردن یعنی نەڕۆژ بێ لەگەڵ منداڵەکەی ئەم گرفتە دەکرێت لەگەڵ منداڵەکەدا گەورەتر بێ قوڵ بێ ینی وا بێت کە زەحمەت بێت چارە سەرکردنی؟ بەڵێ بە دڵنیاییەوە ئەو مناڵانەیە کە ئەم گرفتیان هەیە لە قۆناغی مناڵی پێشچوونە قوتابخانە ئەگەر بێت و چارەسەر نەکرێت بە خێرایی ئەوە بەردەوام ئەبێت تا قۆناغی هەرزەکاری و هەندێک جار تا قۆناغی گەورەیش بەردەوام ئەبێت لە مناڵەکەیە ڕەنگ ئاەتەوە و زۆر کات ئەبینیت کە ئەو مناڵانە ئەگەنە قۆناغی هەرزەکاری چارەسەرکردنیان زۆر قورستە وەک لەوەی کە لە قۆناغی مناڵیە یارمەتی دەری بێ لەبەر ئەوەی لە قۆناغی مناڵیە مناڵ مێشکی پاکە و گوێڕایەڵترە هەر شتێکی پێ بڵێ وەکو لایەنی کردایی وەکو لایەنی ڕێنماییکردن وەی ئەگرێ و جێبەجێشی ئەکات چکە خۆشەویستێکی تایبەتی بۆ دایک و باوکی هەیە دایک و باوکی لای ئەو نەمبەر وەنن هەر شتێک بڵێت ئەیکات بەڵام کە ئەگاتە قۆناغی هەرزەکاری یاخود گەورەی بە تایبەت لە مناڵی کوڕانە کە پێ ئەڵێ هەنشتی لێ داوا ئەەکەی تەڵەبی لەکەی پێی ناخۆشە یعنی ئەو شتێکە تۆ پێی ئەڵی جێبەجێکە لە برەوەی بە بۆ چوونی خۆی ئەم گەشتە قۆناغێک ئەڵێ من خۆمم یعنی خۆم ئەزانم چی ئەەکەم ئەزانم ئەمە باشە بۆ من باشیەکان نابینێ ئەوە نابینێ کە کەسانی تر ئەیانە یارمەتی دەریبن تەنها خۆی بۆ خۆی بەڕێوە بات بەڵام بەڕێوەبردنێکی ناڕاست. زۆر باش مامۆستا نیشانانەی کە هەرزەکارێک یاخو کەسێکی گەورە هەیبێت چی نیشانەکانی کەم تەرکیز؟ ئەو نیشانانی کە لە قۆناغی سەر و مناڵی دەرئەکەوێ کەمی تەرکیزکردن واتە زۆر بە زەحمەت ئەتوانێت تەرکیز بکات لەگەڵ ئەوەشە کاریگەری هەیە لە سەرباری دەرونی زۆر کات ڕاڕایە یان ئەتوانین بڵێن قەلەقا لە هەنەشتا باری دەرونی جێگیر نییە و هەنێک کاتیش توانێت ڕێخستنی نییە خود بەڕێوەبردن ڕێخستن لە بابەتی چ مەکتەب بێت چ ماڵەوە زۆربەی کات کە ئەم نیشانانە چ لە مناڵیە چ لە قۆناغی هەرزەکاری و گەوریە کە ئەیبینی نابێت لە یەک شوێنە بینیت بڵێ تەواو مناڵەکە گرفتی سەرنجدانی هێنا ئەبێت لە دوو شوێن لانی کەم ئەم گرفتەی هەبێ بۆ ماوەی نزیکی 6 مانگ ئەنجا ئەتوانی کە بڵێ ئەم مناڵە گرفتی سەرنجدانی هەیە واتە لە ماڵیشەوە کێشەی هەیە لەگەڵ دایک و باوکی لەگەڵ خێزانەکە یاخۆ لەگەڵ هاوڕێکانی لە هەمان کاتیشە لە قۆناغی قوتابخانە هەمان گرفتی هەیە. مامۆستا
ئەگەر بۆ نمونە بڵێین چارەسەرەکانی ئەم گرفتە لە چۆ دەست پێ بکەین چی؟ سەرەتا وەکو چارەسەرکردن ئەبێ بیت هەڵسەنگاندن بکەیت تێستی مناڵەکە بکەیت کە ئایا ئەم مناڵە لە چ ئاستێکە زۆر کات ئەبینی مناڵەکە سەرنجی باشە بەڵام لە هەنێ شوێنە ئەڵێ باشە و باش نییە بەپی شوێنەکان ئەگۆڕێ دایکی ئەڵێ ئەوە تاخۆ مناڵەکەم قسەی لەگەڵ ئەەکەم باشە و ئاگای لێمە بەڵام سیرەکەی کە پێی ئەڵێ بڕۆ لەودی و ئەو شتم بۆ بێنە داوای شتێکیلەکی بڕۆ قوتوەکەم بۆ بێنە ئەچێتە ئەودی و بەڵام بیری نییە بۆچی چووە کەواتە ئەمە یادگەی بیستنی باش نییە واتە ئەو شتێکە گوێی لێبوو بیری نەماوە کاتە کاریگەری هەیە لەسەر بیرەوەری زۆر باشە کاتە دەتوانین مامۆستا چارەسەرەکانی بەشازی کردداریە بۆ هەندێک جۆری ڕاهێنانی سەرنجدانمان پیشام دەبووی هەم ڕاهێنەر هەم خێزانەکانش بتوانن کە منداڵەکان لە بەردەستیدا بۆی خۆ منداڵێک ناو خێزانەکەدا هەبوو بۆ شازە بتوانم مامەڵی لەگەڵ بکەن زۆر باشە فەرمونون ئێوە و ڕاهێنەری کردداری لە خزمەتدا دەبێت. بەڵە بە ڕێزانێکێک لەو تەکنیکانێک کە ئێمە ئێستا ئەتوانین بەکاری بین لەگەڵ ئەم مناڵە ڤانەخان مناڵێکی زۆر ئاسایی هیچ گرفتێکی نییە بەڵام ئێمە پێمان خۆش بوو بە شێوی پراکتیکێکی لەو تەکنیکانە کە ئیشکردن لەسەر یادگەی بینین ئاماژەی پێ بکەین ئەم یاریە ئیشکردن لەسەر میمۆری واتە بیرەوەری مناڵ دوو ئەتوانێت لەم یاریە هەڵباتەوە هەر یەکە و شتێک دەرئەچێت دوایەوە کە سیر ئەکاتەوە وەک خۆی نییە بێت دووبارە جارێک تر هەوڵباتەوە هەتاکو ئەو دانێ بدۆزێتەوە کە لە هاوشێوەکەی ئەچێت دوو وێنەی هاوشێون ئەمە ڤانەگیان دوودانە بۆ هەڵبا ئافرین دانێکیش ئەوە نییە ئەوە یەکە ئەوەش چوارە ئێرە و ئێرە ئافرین بەم شێوازە ئێستامە لەسەر ژمارەکانە ئەگەڕێت ئەو لێرانە ئەم پارچەیەکە هەیە هەڵی ئەیاتەوە هەتاکو و ژمارە سێکە کە وەک خۆیەتی ئەیدۆزێتەوە بەڵام ئەبێ ئەمە دابنێتەوە لێرانە ئەگەڕێ بۆی سنووردارەکە ئێمە ئێستا لەبەر پرۆگرامەکە کە یارمەتیمانە بەڵام سنووردارە ئەبێت دوودانە هەڵباتەوە هەتاکۆی کە هاوشێوەی بۆ نمونە ژمارە چوار لەگەڵ ژمارە چوار بدۆزێتەوە کە دوو وێنەی هاوشێوەن ئەمە ئیشکردنە لەسەر یادگەی بینی. لە کاتی ڕاهێنانکردن ئەبێت ئێمە ورێ ئەوە بین کە چ ڕاهێنانێک یاخود چارەسەرێک بۆ ئەو مناڵەدانی کە لە بەردەستمانە وەکوتمان سەرتا بێت تێستی کە و دوایەوە بەپێی ئاستی مناڵەکە کە ئاستی سووکە یان ناوەندە یان قورسە ئەو جۆری چارەسەری یاخود ڕاهێنانی بۆ هەڵ ئەبژێری بۆ دیاری ئەەکەیت کە پێویستێتی ئەمە یەکێکە لەو یاریانە ڤانەگیان ئەو بگرە کە بۆ بەهێزکردنی پەیوەندی چاوە مناڵ لێرە ئەوەدانە ئەمە بەکارین بۆ ئەوەی بەهێزی پەیوەندی چاوی مناڵ زیاد بکات تا کۆتای ئەڕواو نابێت دەست هەڵبگرێت بێگومان ئەم یاریە هەم بۆ بەهێزکردنی پەیوەندی چاوە هەم بۆ هاوسەنگی ماسوولکەی دەست و هەماهەنگی نێوان دەست و چاویش پێکەوە چونکە ئەبێت ئەم دواکەوتو ئەبێت هەردوو قەڵەمەکە لە جێی خۆی وەک یەک دەست پێ بکەیت و تا کۆتایی لە هەمان شوێن بن لەبەر ئەوە کاریگەریکی زۆر باش ئەکاتە سەر پەیوەندی چاو. بینەرانی بەڕێزم لێر داهاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارشمان کە باسی بابەتێکی گرنگمان کرد و باسمان لەوە کرد کە ئەم گرفتە دەکرێت منداڵێکی ئاساییش هەمان گرفتی هەبێ و پێویستیشە لەسەر خێزان کە بزانێ نیشانەکانی کەمی سەرنجدان یاخود تەرکیز چییە بۆ ئەوەی لە کاتی خۆیدا بتوانێت بەرەو چارەسەرکردنی ئەو منداڵە هەنگاو بنێت تاوەکو لەگەڵی گەورە نەبێت و نەبێتە گرفتێکی قوڵ کە چارەسەرکردنی کاتێکی زۆرتری بوێ. سپاس بۆ هاوکارانم سپاس بۆ ئەوەی بینەر کە تا ئێستا لەگەڵمان بوون تا بەرنامەیەکی تر پێتان شاد دەبینەوە خواتان لەگەڵ و ئاسوودە بن.